حەقی خۆیەتی خەڵکی ئەم شارە چاکەی خەڵکی چەمشەماڵ لەبیر نەکەن، چونکە ئەوان دەرگاکانی خۆیان بۆ ئێمە واڵا کرد ئەبێت لەم کاتە سەختەیە ئێمە هاوکاریان بین. من ئەمە ناوینانم کەمپینی هاوکاری یارمەتی بۆ چەمچەماڵ بەڵکو ناوێنم کەمپینی گەڕانەوەی پیاوەتی ئەو پیاوەتی کەوا خەڵکی چەمچەماڵی قارەمان خاوەندوێخان مسلمانێکی چاکەوە لە 16 ئۆکتۆبەر توانیان هاوکاری مادی و معنەوی بە هەموو شێوێک هاوکاری ئێمەیان کردوکو خەڵکی دووز لە 16 ئۆکتۆبەرە. هاوشێوی شار و چارشکانتری هەرێمی کوردستان لە قەزای خۆرماتوش کەمپینی هاوکاری بۆ زیان لێکەوتوانی قەزای چەمچەماڵ ڕاگەیەندراوە دیارە لە قەزای خورمات و جیاواز کە ئەو کەمپینە لەلایەن کۆمەڵێک پەیامنێر و ڕۆژنامە سوچالەکانی قەزاکە کە ئێمەش وەکو تیمی 964 بەشدارین لەو هەڵمەتەدا و دیارە بەم کاتیشەوە هەڵمەتەکە بەردەوامە تا درەنگانێکی شەو لە ئێستادا خەڵکی بەلێشا و ئازوقە و پارە و پێداویستی دێرن بۆ ئەم شوێنە کە لە گەڕێکی ڕزگاریە و لە تەنیشتی مزگەوتی ئیمان دانراوە و من بۆ زانێری زیاتر چمە بچمە لای یەکێک لە ئەندامی ئەو کەمپینە و بابزانین زانیاری زیاترمە بێدا. سڵاو لێبێ. سڵاو لە تۆ ئەندامی کەمپینە ئێوە چیوە لێتان کەوام کەمپینە ڕابگەین و کەمپینەکەتان تا چنێ بەردەوام بێت؟ سپاس بۆم دەرفەتە وەڵی لە دوای ئەو ڕووداوە نەخوازراوی کە لە شاری چەمشەماڵ ڕوویدا کە بۆی کارەساتی سروشتی و هەمووان ئاگادارن وەکو ئەرکێکی بەرپرسیارانە و ئەرکێکی ئەخلاقی و ئەرکێکی نەتەوایەتی و موسڵمانەتی وەکو شالاکوانان و ڕۆژناوەنووسانی خورمات و بڕیانماندا کەمپینێک ڕاگەیەنین بۆ ئەوی پاڵپشتی و هاوکاری خەڵکی لێخەوماوی چەمشەماڵ بکەین. دیارە جگە لەو ئەرکە ئەخلاقی و ئەرکە بەرپرسیارەتی لە سەرمانە ئامانج زیاتر لەوە ئەو بوو ئێمە شجای ڕۆژانەکەوە پەیام و کێشە و گرفتی خەڵکە گوازینەوە ئەمەشە ئەرکێکی ترە لە سەرمان کە بەدەم هانای هەر کەسێکەوە بڕۆین کەوا لێ قەوماوە و کەوا زیانی بەرکەوتووە و لە سوورەوە مشەوە داوا لە خەڵکی شارەکەم بە هەر شێوازێک بێت بتوانن هاوکاری خەڵکی چەمچەماڵ بکەن چونکە لە ڕابردوودا هاوکاریکی زۆری خەڵکی ئەم شارە بوون دەرگای ماڵەکانیان بۆ ئێمە واڵا کرد خەڵکی چەمچەماڵ یعنی چۆن بڵین مافێکی زۆریان بە سەرمانەوە هەیە. ئێستاش حەقی خۆیەتی ئێمە لە ڕێگەی میدیاکەی ئێوە شواڵێم حەقی خۆیەتی خەڵکی ئەم شارە چاکەی خەڵکی چەمشەماڵ لەبیر نەکەن، چونکە ئەوان دەرگاکانی خۆیان بۆ ئێمە واڵا کرد ئەبێت لەم کاتە سەختەیە ئێمە هاوکاریان بین و ئێمە لێرە ئەم شوێنەمان داناوەکو کەمپین بۆ ماوەی چەند ڕۆژێک بەردەوامە بین هەموو جۆرە هاوکاریەک لێرە کۆکەینەوە چ دارایی بێت چ شتومەک بێت چ خۆراک بێت کۆیەکەینەوە و وەکو دەستێکی ئێمین ڕەوانی شاری چەمشەماڵێکی دەستخۆش بێت. نەمەوێت زیاتر هاوڵاتیانش بنوێنم یەکێک لە هاوڵاتیانی کە سەر تەنیشتنەوە ساوە تۆ چی وای لێت کرد کە وایزە پڕ پیکابێک ئازوقە و غەراز تێنا بۆ ئەمرا؟ بەناوی خوای گەورە میهرەبان سوپاس بۆیەوە سپاس بۆ بەڕێوەبرانی کەمپینەکە دیارە من ئەمە ناوینانم کەمپینی هاوکاری یارمەتی بۆ چەمچەماڵ بەڵکو ناوێنم کەمپینی گەڕانەوەی پیاوەتی ئەو پیاوەتی کەوا خەڵکی چەمچەماڵی قارەمان خاوەندوێخان مسلمانێکی چاکەوە لە 16 ئۆکتۆبەر توانیان هاوکاری مادی و معنەوی بە هەموو شێوێک هاوکاری ئێمەیان کردوکو خەڵکی دووز لە 16 ئۆکتۆبەر من لێرەوە زۆر بە خۆشحاڵی و ئەمڕۆمە ئەو شتانەمان هێناوە ئەگەر چی ئەمە بەرامبەر و پیاوەتی خەڵکی چەمچەماڵ ئێمە لە سەتایەکیش دەرناچێ بەڵام داواکەن لە خوای گەورە و کارە ئەوەی لافاوانە ئاسام کە لە سەریانوە کارەکانیان زیاتر ئاسانکەەوە دەستخۆشی لە ئەم بەڕێزانەشەکەم بۆ ڕاگەاندنی ئەم کەمپینە دەستخۆش بێت. دیارە ئەو شتانی کە ئەهێن بۆ عێراقە جگە لە پارە دیارە فەرش و زۆپا و سوتەمەنی و بەتانی و کۆمەڵێک کەرەستەی تر ئەهێنن بۆ ئەم شوێنەوە دیارە کەمپینەکە ئەمڕۆ و سبەینی هەینی و تا ڕۆژی شەمەش بەردەوامەوێت وە دیارە تەنها لەم شوێنش ناوەسێتەوە سبەینێت دەچێتە ناو گەڕێکی کۆماری کە بازاری گەورە لەوێ و دوای ترش چێتە سەر شەقامی گشتی کەرک و بەغدا و کەمپینەکە تا کاتە بەردەوامی و دواتر بامانێتەوە ئەو کچتومەتەکانی کە کۆکراوەتەوە و بامانێتەوە ئەگەیەنرێتە زیان لەکەوتوانی قەزای چەمچەماڵ.